بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیالۆدین لە بەرنمەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان قسەکردن لەسەرەوەی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی بەڵێنەکەی نەبوو لەسەر دابەشکردنی موچە. لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە بەڵێنیاندا کە لە 25 هەموو مانگێکدا موچەی فەرمانبەران دابەش بکرێت و ئاماژەی بەوە کرد کە هیچ کات موچەی فەرمانبەران دوا ناکەوێت موچەکانیان دابەش دەکرێت. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی بەڵێنەکەی نەبوو، هەر مانگە و بە شێوازێک و بە میکانیزمێکی جیاواز موچەی فەرمانبەران دوا دەکەوێت. ئەمە جگەلەوەی کە زۆرێک لە پارێزگاکان جیاوازی هەیە لە دابەشکردنی موچەکانیان، پارێزگایەک موچەکەی دوات دەکەوێت لەگەڵ پارێزگایەکی دیکە جیاوازی هەیە. لە پارێزگای هەولێر و دهۆک و ئیدارە سەربەخۆکانی پێویستی بە 510 ملیار هەیە بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران. وەروەها لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانیشی 400 ملیار دینار پێویستە تاوەکو و موچەی فەرمانبەران دابین بکرێت. لەگەڵبوونی داهاتێکی زۆر و زیادبوونی داهاتی ناوخۆ و زیادبوونی داهاتی نەوتیش بۆی کە نرخی نەوت بەرز بۆتەوە لەگەڵ ساڵانی ڕابردووتردا، بەڵام بەداخەوە موچەی فەرمانبەران دوا دەکەوێت و گرفت بۆ موچەکانیان دەبێت لەگەڵیشیدا لە هەموو مانگێکدا میکانیزمی دابشکردنی موچەکەش بە هەمان شێوە کێشە و گرفتی بۆ دروستەوە بەتایبەت بۆ موچە خۆرانی خانەنشین کە بە شێوازێکی زۆر نابەجێت موچەکانیان دابش دەکرێت. لە مانگەکانی ڕابردوو بینیمانە کە بەشێکی زۆر لە فەرمانبەرانی خانەنشین دووچاری تووشی نەخۆشی دەبن یاخود تووشی بورانەوە دەبن و بگرە زۆرجار لە سەرەگرتنی موچەکانیاندا گیان لەدەست دەدەن. وەزیری دارایی لە هەرێمی کوردستان ڕایگەیاند داهاتی گومورکیان لە 956 میلیۆن بۆ تریلیۆنێک و 791 میلیارد دینار زیادی کردووە. ئاماژی بەوەش کردووە کە داهاتی ناوخۆشیان لە 300 میلیارەوە بۆ 796 میلیارد دینار زیادی کردو. لەگەڵ زیادبوونی ئەم هەموو داهاتانەدا بەڵام هەمیشە و بەردەوام موچە گرفتی بۆ دروست دەبێت و لە کاتی خۆیدا دابەش ناکرێت و فەرمانبەران و موچە خۆران بەردەوام گلەی ئەوە دەکەن کە حکوومەت پابەندی بەڵێنەکەی نابێت لەوەی کە موچەکانیان بۆ دابین بکات و موچەکانە لە کاتی خۆیدا دابش بکرێت. لە کاتێکدا کە خۆی بەڵێنی یابوو کە پێویستە موچەی فەرمانبەران لە 25 هەموو مانگێکدا دابش بکرێت و فەرمانبەران موچەکانیان وەربگرێت. لە هەرێمی کوردستاندا داهاتی نەوت و هەروەها داهاتی ناوخۆ یەکێکن لەوانەیە کە پشتی پێدەبەستێت بۆ موچەی فەرمانبەران و هەروەها بۆ پرۆژەکانی دیکە. لە هەرێمی کوردستاندا داهاتی نەوت لە ئێستادا بەم شێوە زیادی کردووە کە لە تریلیۆنێک و 700 میلیار زیادی کردووە، بەڵام تاوەکو ئێستا کێشە و گرفتی موچەی فەرمانبەران چارەسەر نەکراوە. لەگەڵیشیدا بە چەندین شێواز باج و ڕسومات لە هاوڵاتیان وەردەگیرێت و ئەم هەموو داهاتە بە شێوازە لە شێوازەکان لە خزمەت هاوڵاتیان و لە خزمەت فەرمانبەران و موچەخۆراندا دابەش ناکرێتەوە کە بە شێوازێکی ڕێک و پێک وەروەها بە شێوازێک کە هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەکانیان دابەش بکرێت. بەردەوام کێشە و گرفت دەبێت لە دابینکردنی موچە بۆ فەرمانبەران. وەروەها کێشە و گرفتێکی دیکەش لە کاتی موچەدا نەبوونی پارەیە لە بانقەکاندا بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی دامەش کێشە و گرفتێکی زۆری لێ دەکەوێتەوە کە هۆکارەکەی زۆرجار دیار نییە کە بۆچی پارە لە بانقەکاندا نییە لە کاتێکدا ئەم هەموو داهاتەش هەیە. هەل لەسەر و بابەتە ڕۆژی ڕابردوو پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری سکاڵای تۆمارکرد لەسەر نەبوونی پارە لە بانقەکاندا کە ئەمە کێشەیەکی زۆری بۆ موچەی فەرمانبەران دروست کردووە بۆ کەسانی دیکەشدا موچەخۆرن و وەروەها پێویستیان بە پرۆژە یاخود بۆ بەرهێنان و سەرمایەدارن کە بۆچی پارە لە بانقەکان دانیە و هۆکارەکەی چییە و ئایا ئەو داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانیش کە هەیەی بە داهاتی ناوخۆی سەرجەم قەزا و ناحیە و ئیدارە سەربەخۆکانی وەروەها داهاتی مەرزەکانیشەوە کە بۆچی ئەم پارێ دیار نییە و موچەی فەرمانبەران پێ دابین ناکرێت. ئێوەی عزیز دەتوان پەیوەندیمان پێ وکەن سەبارەت بەم پرسە ڕاو سەرنجی خۆتان بخەنە ڕوو. دەچمە لای یەکەمی پەیوەندی کاک ساڵح لە شیلاتزێ وەردەگرم. کاک ساڵح سڵاوی خوا لێبێ. کاک ساڵح وعلیکم السلام ورحمة الله. کاک ساڵحیان کاک ساڵح گوێبیستی دەنگێمەیت دیارە کاک ساڵح پەیوەندیەکەی پچڕا. کاک مەحموود لە دهۆک
همو خدمت هنما کردستانی او چه فرمانداران دادین دکرد یه همو فرماندار تریم کردستانی چقدر جیر فرماندار تریم کردستانی نبوید لازمه بەڵێ کاک مححمود بۆ پێ دوایە هۆکارەکە سیاسی یاخود ئابوورێکە موچەی فەرمانبەران دوا دەکرێت بۆچی موچەکانیان لە کاتی خۆیدا دابەش ناکرێت أنا كاك محمود قدرية تشبوني هي موظفة كان بدأت بلام أو محاربين نفسي لجل أن خلك بكتوه بهمي جوراتهم يعني موظفي هي هزر نمايا كون إيشكي بكات كون إبداعي لكاركة بكات كون مؤسسة حكومتي بمؤسسة السركوتوبة بداخله وبحق أو موظف هزري معاشي بكات يعني هزري مستقبلي من ظاهر الله كي بكاتوا نهزي أم حكومته هو كاربوه السلطة هو كاربوه أم بداخله يعني أم ملتكي زوزون دي تجربة جد صلاة أم صلاة وحكومتي إيه شيء تخلينك بو أم ملته ما مستقبل راسته زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مححمود لە دهۆکەوە لەگەڵمان نبوو کاک ساڵح لە شیلازێ وەردەگرم کاک ساڵح سڵی خوا لێبێ السلام عليكم وعليك السلام ورحمة الله دەست خۆشی دەستەکەم و دەست خۆشی هەموو خەتێرێمە کوردستانەکەم و دەست خۆشی لەو سەوارە بکەم خۆشتەوەرە بەڕێز حکومەتە هەرێما کوردستانی هەموو جارایی بابەندە لە خزمەتە هەرێما کوردستانی خەتی هەرێما کوردستانی حکومەتە هەرێما کوردستانی هەموو مانگ موچه فرمان بران دادیم بکرد لازمه او خلقه او ملتش جمعی لحکمان نکن آری شک هدید مشکل نیه بشتکی بچک هدید مشکل نیه او 40 سال حکمت داریم از روسان موچه فرمان بران دادیم بکرد یعنی همه موظفین همه زانی یعنی حکمت موچه فرمان بران یعنی دادیم بکرد یعنی لازمه همه گلهی لحکمان نکن حکمت داریم از کردستانه یعنی چه حکمت که حکمت داریم از کردستانه نینه یک دولت شیوه که حکمت داریم از کردستانه نینه بو همه آریشه یعنی چه آریشه لا حکمت و نینه بس اما يعني لازم دەست خۆشی حکمەتێک بکەین دەست خۆشی فەرمانبەران موچەخۆران هاوڵاتیان هەرێمە بۆچی دەستخۆشی لە حکوومەت بکەن و دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت بکەن لە کاتێکدا سەرۆکی حکوومەت بەڵێنیدا کە 25 هەموو ماگەی موچەی فەرمانبەران دابەش بکە یعنی خۆی بەڵێنەکەی نەبردە سەر پابەند نەبوو بە بەڵێنەکەیەوە لە کاتێکدا ئەمە بە ئەوە بۆستێت کە موچەیەکی زۆری فەرمانبەران خزمەت زۆری هەیە کام خزمەت گوزاریت کام پرۆژانە بۆ ڕێگاوبانەکەمان نەیبینی چی بەسەراتوە بەڵێ زۆر سپاس بۆ کاک ساڵح لە شیلاتزێەوە لە گەڵمانە وەڵازان و خۆشەویستان حکوومەت هەرێمی کوردستان و بەرپرسەکانی حیزبەکانی خۆشیان بەشێکی زۆریان دان بۆ دادەنێن کە حکوومەت هەرێمی کوردستان و ئەم کابینەیە چەندین کەم و کورتی هەیە ینی چەندین پرۆژە هەیە لە نێو ئەم کابینەیەدا بەڵێنی پێدراوە بەڵام جێبەجێ نەبووە ڕێگاوبانێکی زۆر خراپ لە وڵاتەدا هەیە جێبەجێ نەبوو ڕێگاوبانەکان چاک نەکراون ئەمە بە چەندین پرۆژەی دیکە بوەستێت با چەندین کەم و کورتی بوەستێت هەر کاتێک کە نزیک بوونەوە لە وەرزیستان بەشێکی زۆری دانیشتوانی هەولێر نیگەران دەبن و خەمیانە دووبارە لافا و ماڵەکانیان وێران نەکاتەوە کە تاوەکو ئێستا چارەسەری ئەمە نەکراوە کێشەی کارەبا کێشەی کەم ئاوی کە ئەمە بەردەوام لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە ئەم قەیرانانە بوونی هەیە و زیاتر لە 31 ساڵە کێشەگرفتی ئەم هاوڵاتیانە چارەسەر نەبوو لەم هەرێمەدا کە بەدەست ئەم حکوومەتەوە دەیناڵێنن کێشەگرفتێکی زۆر هەیە و لەگەڵیشیدا خۆیان بەڵێن دەدەن کە موچەکە دابین بکەن و لە کاتی خۆیدا دابەشی بکەن بەڵام بەڵێنەکانیان نابەنە سەر و موچەکە لە کاتی خۆیدا دابەش ناکەن کاک محەممەد وەردەگرم لە سلێمانی کاک محەممەد سڵای خوا لێبێ یاخوا سەلامەت بیمە باشین الحەمدولای ئەوە باشن سلامەت یاخوا چاوەکەم وەڵا برا بەڕێز بۆچی حکومەت قابەندی باڵەنەکانی نابێت بۆ قورعانە با من یەکشتی پێ بدەم لە خزمەت خزمەتنەوە وازە حکومەت بێنەوە حکومەت دەستمانی شۆردووە و تۆکو حرمەت مناڵێکی یەها بەڕەڵاکێت ئیتر کەسی ناتەچێتەوە ئاوە ئەوە بەڵام ئەتوانم بڵێم خی گەورە کێوە بینێ و بەفریتەکە باشە ئەو میلەتە
بقرآن مستحقة قسم بخوانك حكمتي هريم صف حكمتي وهريمي بسر وبيتو دسي الزابل براتم خلقك قوليتا خلقك سير رازية خلقك سجدي عن بوابا خلقك ايام فرسي ببرسيتي كيان هلين هر رازين بطينيتي كيان هلين هر رازين بقيتارباي هر رازين بمعاشي هر رازين كم حمل لقل أمكم كرتيانا شا لكاتي البجارني شاهد دنجان بيدا دنو هل يعند بجيرنا وداخل يعني هم كم كرتي هم كيشانا جر هي أخي خوي زين شونا خوي أمان في رازي يعني سازا إنسان كبوب كويلا براسي كيف ترجناك كويلا كيف ترجناك بقرآن اگر زين شونا تشتري آزاري نازم آزادي باري ما تشتري هني كويلاتي هلا كنقول بريان نكره حاجة كويلاتي كي بوسي سمرازين بعضها يعني شو تمو خيانة وببرنامج إيش اللي تكره وسي صار ببرنامج إيش اللي سربيه أبي سي صار ببرنامج إيش اللي تكره تو برنامج مو خيانة دري بيني تو بس ننسى بو أو أم كويلاتي نمينة تو بشورته يعني برام كابي بقاوي زمزم صور ويش إلا كويلاتي رزالان إذا أم خلق كاك مستحق براسم بقرآن مستحق خواء قدارة حق النية صد أو نتري خلاف فيه كده زور باشا زور سپاس بو كام محمد بالله شتێکی دیکەت مابێ زۆر سپاس بۆ کام محمد لە سلێمانیەوە لەگەڵمانە و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم کاک عەبدوڕەحمان گیان سڵاوی خوات لێبێ السلام عليكم كاك سلاوي خوي لجنابك لبي سران لكادي البريزي شرحمو عليك السلام كاك عەبدوڕەحمان گیان شي خوم بخرداري ما مستا قولاي زيد الرزدار وروناكبير والله خوم بخرداري دزانم شايسي او استايشني مع امن ببيرمن دادني امن بيرمن نيمه خوزغا فتابيه قبام لاي بيرمندان حتى زياتر سودمن بان رسپاسی لطفی دەکەم ئوستاذ دانیال گیان سەلامەت بێ مەسەلە بە قسە و گفتوگۆ ئایا حکومەت گلەیی لێ دەکرێ یان ناکرێ من یەک شت پێ دەڵێم ئێستا ئۆکرانیا ئەوە لەگەڵ ڕووسیای طبعا انتقامە لە شەڕی ڤیەتنام 14 ساڵی خایان وشينا 5,000 تاري أمريكي كات 2 مليون جندي كجرا طبعا روسيا أو كاتي فيها نقول سوفيت لقصي بشتوانا لكردن أخيرا سايغون كبلين بايتختي جنوبي بو يعني فريان ندكوتن سواري هليكوبتر من لدف فيتنام يكان هلن إستا همان انتقام أمريكا بخمو توانا شوية أرمتي أوكرانيا يددا بخوشي لدورة وحركي سلاحي نوي وكونها وتجربة ذكرى لتصري أوكرانيا وروسيا كان المهم زور سيء خاك وخلق خوش ويستن بكسو بكفنية كردوا من بعد شي بتقولي كمان هش صالي لدولتي استغتراب ما مستعد لكولانا كان لسرداد كان سرود دەکوێنی پارەی لۆ جێیشەکەی خۆی کۆ دەکاتەوە هەتا ئێستا 6,000 دۆلاری ئەمریکی کۆ کردیتەوە منداڵ تەمەن 8 ساڵ یعنی غەمی خاک و خەڵکەکە و جێیشەکەی خۆیەتی بەو تەمەنە بچکۆڵە و گۆرانی دەڵێ نەشیدەکان دەخوێنێتەوە سۆزی خەڵک دەدولێنی پارە ئەو هەر کەسە بکەی تواناکۆی چەندی لە 200 دەیداتێ ڕۆزگا بە هەر 6 ملیۆن کوردستانیەکەمان بقدر يورا ناپوراي اوكراني سوزمان لوخاك وخلقكي خومان هبا حتى تيدر قليل حكومت نكرابا بصان مراسلتي رزقاري نوي نمساوي تيودور هرتزل اي جولك اي جهان يقرن او دروش مكبو دولتشي دا مزرعن ويكم رئيس وزراشي ديفيد بن غوريون ببيانكي لصي وشفيكات لناو خاني قردانش بيان قو جنابي سروق وزيران لولا صحراي نقب لو دشتي لخاني قردانش قو جيكال إيسا الرأمن بفخم وضخم خاني صارف بجيم ملتكم يعني اشتقم بيناك أمن دليل لقل ملتك يخوم آزارك بكيجم لستنك دادن سنانو أو نبو بخون أو دا إيسا هل صالي الشيء صحف مندوب السوري للأمم المتحدة اعترافي كرقوتي إسرائيل خاوني 200 قنبلة نووية الدابع فيش البلين هر قنبلة نووي أو كيس باحي في قصد كرات 2,400 لصد درجة حراري برز دكاتو أدي إيسا هر قنبلة 3 جار يعني حتى 2,000 لصد
قنبلەی نەوەوی مامۆستا پلەی گەرمی بەرز دەکاتەوە ئەوە ئیسرائیلە مراسلێکی زۆر باشە کاک عەبدوڕەحمان ئەگەر بینەوە سەر بابەتی هەرێمی کوردستان و کێشەکان هەرێمی کوردستان یەکێک لەو کێشانە کێشەی موچەیە تۆ پێت وایە هۆکارەکان سیاسین یاخود ئابوورین کە موچەی فەرمانبەران دوا دەکەوێت ئابووریە و نەسیاسیە بەڵێ هەر یەکە و سامانی خەڵک و خاچی کوردستان بەنگی خۆی دەزانی هاتینە تەنها و تەنها مامۆستا مسابقەیە پێش بەرچێ چێ پێشی چێ دەوڵەمەندی بەیانی دوو بەیانی ئەگە زڕوف لە ڕۆژ خەڵاتی ناوەڕاست شتێکی بەسەر هات پاسپۆرت هەیە جنسی هەیە احتیمال لێخوڕینی فڕۆکەش فێرکرابن حتا دەبابەک لە دروست خورمات و ڕۆ و داپۆک دێ ئەوان گەیشتینە بڵێم نازانم ئیلینۆی کەنتیکا و بڵێم کێندری کالیفۆرنیا و فلۆریدا مامۆستا مەسەلەکە ئەوە نییە نە سیاسیە و نە ئابووریە تەنها خۆپەرستیە تەنها خۆویستیە حیساب لۆ کەس نەکردنە کوردستان بوویتە تاڵانستان هەر کەس چی لە دەست دێ دەیکات چەندی لە دەست دێ دەیبا ئەدی لە زمانی سەدام حوسێنی ئەو بیرە نەفتانە هەر هەبوون کەسێک دەیتوانی بەخەدەر یەک پیاڵە نەفت لەو بیرانە دەربینی مامۆستا عێراق نەما سەروەری نەما سیادە نەما ئیستیقلال نەما زۆر باشە کاک عەبدوڕەحمان با دەرفەت بین بە هاوڕێیانی دیکەش زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتوو نازەنی لە هەولێر وەردەگرم خاتوو نازەنی سڵاوی خوات لێبێ سڵاوی خوای پەروەردگار لە جەنابت و لە ستافی تەلەڤیزیۆنی سەردەم بینەر و بیسەرانی وعەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا سەر هەردوو چاومان زۆر سپاس چاو ساغدار دەکەم تەوەری بەرنامەکە پێکاتوە لەوەی کە حکومەت ئابەندەکانی نیە سەرەتاگە لە دینی ئیسلامەوە سەیر بکەین ئەوەی پابەندی بەڵێن نەبی پێی دەوترێ منافق دوور لەوەی بیسەرانی جەنابتان ئەم حکومەتە من با حکومەتێکی منافقی دەزانم ئێستا لەوانەیە دەرێنە من تۆ بۆ ڕقم لە حکومەتە خەستەکە وایە ئێمە خۆ ڕقمان لەبەرەوە لێنێ کە پابەندی بەڵێنەکانی نییە و ئەو حکومەتان لەخوا ناترسێ یەکەم جار دەسەڵاتدارەکان لەخوا ناترسێ دووەمیش کەس نییە برێ لە پستی چاو دوو برێ ئیتر ملەتیان چاوترسای کرد هەر کەسەکی بێتە سەر دادەی ناڕۆژایی دەرببڕی وەکو زیندانیەکانی بادینان ئەوە 6 سال 7 سال هەر لە زیندان دەبینێتەوە سزن دەکرد یعنی ئەوە تا مزاهرە کرا هەموو خەڵکیان بە عەسکەرتاری سەرکوت کرد ئیتر ئەوە سی قەز نەما بەڕاستی ئەوانی پێشی تریش داود ئێمە بینە دەسەڵات وا دەکەین وەڵات چاویان بە تەماع و پارە کەوت ئیتر ملەتیان لەبیر نەما ئیتر هیچ ئومێدەتمان نما یعنی یەکەش کە بێ ئیمکانە زۆر لەوی خراتریش بیان بەردەواری دەرە هەستەت خۆزگەم بە نازان قسم دزی نازان بەستێکی وایە ئەتر نازان ئەوەیە بەڕاستی یەش کە بێ بەسەرێ لەوە خراکە دەکات چکە لەخوا ناکستێنا یعنی کە لەخوا میکستاتەوە چ زێنی بترسن إلا ڕۆژ قیامەتێ تەواو سزایە عقوبەی خوان وەرز ملەتەکەشمان ملەتەکی خراپە یعنی دەگەڕێزم خراپە خوای گەورە ئەو بەو دەسەڵاتە سزای داوای بۆچی ملەتەکەمان خراپ ینی پێت وایە کە ئەم زوڵم و ستەمە قبوڵ دەکات بخراتيتنا اخوان هي سرعكم اخوان انا او بتاعي مدى والله خبات مركزونا اخوان خبات تاعنا كتبولي او بس او باجي كان هرتي لكم ملتين او ملت دبر او خرافاتك وزانا صدان جندوي ذكري لهم الرز من خذ ملت خراب ادنا ويدي بي فيرما دكان دار بحرس بحم سيد ملتي نحن خورة براستي لو قابل بود الصلاة خواهي قيرة ديارة واي ببان زاني بوي أو دا الصلاة إنها تسرقكم زۆر سپاس بۆ خاتوو نازەنی لە هەولێرەوە لەگەڵمان هەبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا گیان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە بەڕێزت لە کارمەندەکانت لە بینەرەکان عەلەیکە سەلام کاک پۆڵا خۆشەویستیشم بۆ مامۆستای بیرمەند مامۆستا عەبدوڕەحمان بەڵێ مامۆستای بەڕێز تۆ هەموو زانیارەکانت داتاکانت لە ڕووی نیشتیمانی و ئابووری و داتا و مێژووەوە بەڕێزت وەک بیرمەندێک هەژمار دەکەم چونکە تا ڕاتێک چەند بڕوانامەیەکیە ئەگەر سادەشبی بەدەستمان هێناوە دڵسۆزیت وتەکانت بە نرخن بەڵام داخەکەم لە هەولێری بێخاوەتی لە کوردستانی بەرتەوازەی ئەگەر نا بەڕێزت دەبوایە ڕاوێژت پێ بکەن
لە هیچ بوارێکنا لە بواری پەروەردە و فێرکردن من دڵنیام و گوێم لە قسەکانتە مۆستای بەڕێز وەڕێزم هەیە بۆ هەموو بینەرەکانیش. کاک دانیار هەر وەکو مامۆستا فەرمووی مامۆستا عەبدوڕەحمان بۆ کارەکان نەبوونی دڵسۆزیە کاک دانیار بۆ با نمونەیەک بۆ سیاسیەکان دێنمەوە نمونەیەک بۆ سیاسیەکان دێنمەوە کە داعش کۆنتڕۆڵی مووسری کرد تا نزیکەی 2 ساڵ فەرمانبەرەکانیان مووسیان وەرنەدەگرت کاک دانیار جێت لێمە حەیدەر عەبادی هەوڵی دا ڕێچکەیەک بدۆزێتەوە ڕێکارێکی ئیداری شێوازێک لە ناردنی مووسا دواتر هەموو مووسەکانی بەسەر یەکەوە دا فەرمانبەرانی مووسڵ لەژێر دەستی داعش نەیگوت ئەوانە داعشن سنن دێن دەمان کوژن مەزارەکانمان تەخت دەکەن وای نەگوت عەرەبایەتی دڵسۆزایەتی فەرج کرد لەسەر ئاینەکەی لەسەر حکومڕانەکەی ئەوە نمونەیە با سیاسیەکان گیان لە قسەی من بێ حەیدەر عەبادی نزیکەی 20 مووسەی بەسەر یەکەوە بۆ فەرمانبەرانی مووسڵ نان کە لەژێر دەستی داعش بوو تۆ وەرە ئەو پیاوە دواتر لە پاش ڕووداوەکانی ڕیفراندۆم 16 ئۆکتۆبەر قضية فرض القانون فرض الإرادة العربية على الكردية نك فرض القانون كتيديان بينين سياسي كاني ما شيشة باساو دينا ولا سليماني داهات نهات أي ويشتان فيها كحكومة داهات لسليماني نهات بياني دو بياني فيمان دلين داهات دي باقيان نهات داهات دي معوت نهات وابسوك باندكنو بو يعني تو هەمیشە بەردەوام ئیدعای ئەوە کەن کا دوو ئیدارەی ناهێڵن وەزارەتی پێشمەرگە یەکەخەنەوە بەڵام خودی خۆیان باشکرا لەسەر شاشەکان بە شێوازی ناڕاستەخۆ ئەنی شێوازی دوو ئیدارەی پێوەی ئەم هەرێمە برای بەڕێزم لە مێزە بەڵێ لە مێزە و تومانە ماڵی پورت و دیوەخانەکە وێرانی دەکا ماویەتی هێشتان ماویەتی تو ساڵێکی تر ببینە چۆن ئەنفال لە ناو سلێمانی ئاخر چەندە ساڵ پاسەکەوتان کرد شانی ئەوە نییە خەڵکی هەولێر و سلێمانی پاساو دێنەوە بۆ دەستەی سەرۆکایەتی حکوومەت پەرلەمان هەرێم ناسێ لە سلێمانی دانیشێ بۆڵان دێنە لاتان بۆ شەریکن بۆ لە هەولێر کۆبوونەوە دەکەن لە ڕاگەیانەکان دەڵێ چێشت دەبڕۆن سەردانێکی وە بکەن ئەگە خاک پەروەرن نیشتیمان پەروەرن باشتان بە ئەنفالی مەلەحت هەیە بە پەرتەوازە هەیە نازانم بەچی هەیە کاکە نەبوونی دڵسۆزی ئاخر ناپاسا و نەما نەوت بە چەندە نەوت با پێمان بڵێن داهاتی گومرگەکان چەندە با پێمان بڵێن ئۆشت ناشازێتەوە بەڵام وا دەزانن ملەتی کورد هەر لە دەور و پشتی دیوەخانەکانی سەدەی ڕابردووە داتایەکان ئامارەکان نرخەکان ڕێکارەکانتان یاساکانتان ناشازێتەوە دینە ناکرێ ئیشی بەکینە و پەڕۆ ناگاتە نیوەڕۆ زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێر لەگەڵمانە و پەیوەندێکی دیکەمان هەیە لێ کاک محەممەد لە هەولێر وەردەگرم کاک محەممەد گیان سپاس لێ کاک زانیار ئەم کاتت باش ئەم کاتی تۆش باش یاخوا سەلامەتی تۆ باشیت سپاس دەکەم دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم برای بەڕێز ئێمە کۆمەڵێک پێشمەرگە بووین لە پێشمەرگایەتی و ئێمە لەسەر هێزەکانی ناوخۆوە لەسەر ئەم وەزارەتە ئێمە خانەنشین کران هەموو خزمەتی زۆرمان هەیە خزمەتی 24 ساڵمان هەیە 25 ساڵمان هەیە داوا ئەەکەم پەرلەمانی کوردستان ئەم جارە دانیشتن بکات یەکەم شت لەسەر ئەو پرۆژە یاسایی کەوا لە ئەنجومەنی وەزیرانە بۆ هێزەکانی ناوخۆوە زۆر باشە بەسەر چاوی ئینشاڵڵا خۆش داواکارم چونکە بەڕاستی لە وەزێکی زۆر خراپین خەڵکێکەیە تووشی نەخۆشی نەفسی بووە خەڵکێکەیە لە وەزێکی ناخۆشە گرفتی سەرەکی چییە لەوەیە کاک محەممەد بۆ چی وایە کاکە ئێمە برای بەڕێزم ئێمە زێرە بەداخەوە پەیوەندەکەی کاک محەممەد پچڕاکە لە هەولێرەوە پەیوەندی پێوەکردین کێشە و گرفتی موچەی هەبوو ئەویش باماشێ و داوای لە پەرلەمانتاران دەکردکە بەدەم کێشە و گرفتەکانیانەوە بێت لە کاتی خانەنشینکردنی موچەکەیاندا زۆرجار کێشە و گرفت ڕوو دەدات یاخود موچەکەیان بەڕادەیەکی زۆر کەم دەبێتەوە دەچمە لای بەشێک لەو کۆمنتانەی ئێوەی ئازیز و سەرنجی ئێوەی ئازیز کە بۆ ئەم بابەتتان نووسیوە عەلی محەممەد نووسیوێتی لەبەرەوەی خەڵک داوای قەرەبووی موچە خوراوەکانیان ناکەن یەکێکی دیکە لەو کێشەی لە نێوان فەرمانبەران و موچە خۆراندا هەیە موچەیەکی زۆری بەحسا پاشەکەوت کراو کە حکوومەت
چەند جارێک ئاماژەی پێکردو و تەبێژەکەشی ئاماژی پێوە کرد کە ئەو موچەیە پاشەکەوت نەکراوە پێویستە لەلایەن حکوومەتی عێراق و ئەو موچانە بگەڕێنرێتەوە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان چونکە کێشەکە سەرەتا لە نەبوونی نەناردنی بووجەوە بۆ هەرێمی کوردستان دروست بوو بۆیە موچەی فەرمانبەران فەوتاوە تاوەکو تا ئێستا نەگەڕاوەتەوە بۆ فەرمانبەران. کاک زەواهیر خاتوو زەواهیر لە چۆمان وەردەگرم بەڵێ کاک زەواهیر نا خوشکێ زەواهیر گیان خوشکێ زەواهیر خوشکێ زەواهیر خوشکە گیان سڵام عەلەیکوم بەخێر بێ یاخوا عەلەیکوم ئەسسەلام سەلام کاکە ڕاوسەرنجت چییە لەسەر بابەتەکەمان کاکی بەڕێ هەموومان بەداخەوە پەیوەندەکەی ئەو خوشکەشمان پچڕا دیارە گرفتی بۆ دروست بووە بەڵازان خۆشەویستان کاک ئاشتی عەلیش نووسیوێتی حکوومەت لەبەر زۆری گەندەڵی و دزیکردن ئاگای لە میلەت نەماوە کاروان سۆرانی نووسیەتی لەبەرەوەی حکوومەتی دز و گەندەڵ هیچی پێ ناکرێت بورهان عەلی نووسیوێتی لە وڵاتە یاسایەک نییە تا سێکتەرەکانی ژیان ڕێک بخات عەبدوستار خۆشناویش نووسیەتی داهاتی ئەم وڵاتە لەبەر گەندەڵان و گەندەڵکاران و دزەکان ناگات بە موچە خۆران کاگونەر وەردەگرم لە سلێمانی کاگونەر سڵای خوا لەوێ کاگونەر سلام علیکم قوربانە حاڵە باشە یەخوا باش بە الحەمدولای مە باشین بەڕێستان باشن قوربانە ڕاوماتە یەخوا باش بێ کاگونەر سەرنجت چییە لەسەر بابەتەکەمان بۆچی حکوومەت پابەندی بەڵێنەکەی نیە لە دابشکردنی موچەدا کە سەرۆکی حکوومەت بەڵێنیا بوو لە 25 هەموو مانگێکدا موچەی فەرمانبەران دابش بکرێت من پێشەکی دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم دەستی تۆش خۆش بێ هونەریان برای بەڕێزم کێشەکە ئەوەیە لێرەیە کەس لە کەس ڕازی نییە و خواز لە هەمومان بەڵێ پێکی لە برای خۆت بەڵێ کاگونەر ینی ئەم خەڵکە هەمووی چاوەڕی دەمی ئەوانەکە ئەم خەڵکە هەمووی چاوەڕی دەمی ئەوانەکات ئەوانیش قسەی خەڵکی خەنەژێت تێڵاوەتانیان ئەو حاشا حازبی والله زەلامی وایە معاش وەرەگرێ و زەلامی وایە فارە لەم حکومەتە ئەخوات یەک ڕۆژ لە ڕۆژان دەوامێ ناکە یەک ڕۆژ لە ڕۆژان بەداخەوە ئەمە زۆر بوونی هەیە لە نێو موچە خۆراندا کە پێی دەوترێت موچە خۆری بندیوان برای عزیزم ئەزانی توێ خەزەکە لێرایە ڕاستیان تیانی ڕاست یعنی ئەو نەگوێت لەمە بووە گوێت دەستی وا بووە بۆ نموناڵێکە بۆ نەحەل لە بەسیتریش تۆ کە زۆر ئاسانە لە حکومەتەیە کە ئەتوانێت بە ئاسانترین شێوە دابینیکە بۆ میلەتەکەی حکومەتەش باوکی و عالەمەیە یعنی باوک یعنی چی ئەبێ پێداویستی ئەو ماڵە تەرخان بکە ئەرکی سەرشانێتی کە ئەمیشە دێبەجێ بکە بۆ ماڵ و مناڵی تێکی لە برای خۆت بەس بەڵام ئەم حکومەتە هیچ ناکە ینی هیچ شتێکی تیا مۆجود نیە هیچ کاگونەر ئەگەر سەرنج بدەین ینی هەر بە ئاشکرا دیارە ئەمە داهاتی نەوتە بۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە داهاتی نەوت زۆر زیادی کردووە گەشتووەتە تریلیۆنێک و 700 و ئەوەندە ملیار دینار یاخود داهاتی ناوخۆ داهاتی مەرزەکان ئەم هەموو داهاتە هەیە بەڵام ئەمە هیچ بە لەوە گەڕین کە پرۆژەکان جێبەجێ ناکرێت لە شارەکاندا لە قەزا و ناحیەکاندا هیچ پرۆژەیەک لە خزمەت هاوڵاتیاندا نابینرێ بەڵام گرفتی موچە هەیە ینی ئەم هەموو پارە هەیە هێشتا گرفتی موچە هەیە هێشتا گرفتی دواکەوتنی موچە هەیە ینی هۆکارەکان پێ دوایە سیاسی بێت یاخود ئابووری بێت کە ئەوە لە میلەتە دەکرێت و موچەکانی لە کاتی خۆیدا دابەش ناکرێت بەگەی تۆ زۆر جوانە و قسەکانی هەمووی تەواوە بە یەک سیوارێ بەڵام من کێکارە باشە من موچەخۆر نیم بەڵێ ئەزاکم موچەخۆرە کەسم موچەخۆرە یاخوا لەش ساوێ بەڵێ بە قوربانم والله نەفەر هاتووە لام ئەڵێ لە مەردەکانە لە یەک ڕۆژە 15 دەفتەر دۆلار بەس لە یەک ڕۆژە 15 دەفتەر دۆلار ئەخە تۆ ڕۆمانکە ساڵیگە ئەمە لە یەک مەرزە ئەمە چێتە گیرفانی کێوە گیان تمە چێتە گیرفانی کێشەوە نا یعنی گیرفانی من و تۆ وەرە برای بەڕێزم گیرفانی من و تۆی چی ڕەحمە لە دایک و باوکە وەرە هەمووی بۆ جێبە ئەی بۆ گیرفانی خۆیانە بەس بەڵام قیامەت هەیە مردن هەیە بەزنی ئەوەشمان هەیە بۆ کوێچن والله ئەگەر خۆیان بناسیایە
سوێزێ ئاوڕێنەدا لەم گەنجانە لەوانەی کە ئاچنە بەردەم موچەخۆرەکان کە هاورا بڕە پێوێ لە بەرگەرمایە بۆ چەند بۆ 120,000 بۆ 150,000 توخوا گوناح نییە پیرۆپەتۆتێکی ئاوایەتە خزمەتینەکەی جا لەوەش ناکاگونەرمە کاکەمی ڕای کرد کەسابەتی لە بێپارەیی کاگونەر بەشداریشن لە مردنی ئەو پیاوە بە تەمەنەی خانوشینەی کە لە وەستانی وەرگرتنی موچەکەیدا گیانی لە دەستداوە ینی لە لای خوای گەورە بەرپرسن لەوەش باڵێ قوربان گومانی تیانە زۆر ڕاستەوە خی گەورە ئاگەی لە خشی مار و مێرووە ئەتە من و تۆ چین و حکوومەت چێ و بەرپرسان چێ و مەسوول چیە قوربان زۆر ڕاستە زۆر سپاس کاگونەرجان پەیوەندی دیکە هەیە بە دەرفەت بین بە هاوڕانی دیکەش زۆر سپاس بۆ کاگونەر لە سلێمانیە و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوارقورنە وەردەگرن کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوارد لێبێ السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله. تندرسي باشا كاك عبد الله. والله ما مسألة سموسة أو سودة بيني أراد سود برو هاودير دروا أو ورده برو هاودير دروا وايا بلا لا برو هاودير دروا أجب ذات مشايكة موسيقاري لزقاي خواتي نوز لزقاي خواتي بروغين لزقاي خواتي ليستيق ليستيق خليك نفدو أبا برو هاودير دروا خليك لنواري هاودير أمسا أوانا بدأ داني هيش كان هذا الجاتي أول خلي جوبر من الفرمو خلي مع جيرو ومع جزبيل المخارج موسر على يقول موسر أشوف موسر غيره بدو برميل نوز بخرج فيلاك ما ليش النصيب أخر يخرج لي عام فيه لي والله كاتوا عاربون بريت عاربون قرب سنة عارب برميل تبغى 6,000 دينار إذا بابا كميل الحقوق روش أنا دي سلطة برميل البحر يا واو بيجا بيكرسو بنجا أو ناوشا خارج بيني تفري مثلا كاشا يجينا كاشا كمر أكيد ما عنده ما فاري وسيا هو سيا كاون نابه أبو بابو شيء أبد حدودي شيء نقول بس هذا شيء نقول بس شيء نقول أي بس شيء نقول كاشا إذا قالوا جوبر من كاشا وما كاشا كامل في دستان هذا والله يقول لا يا خمس أو ما أوصل إذا هذا فيه بس أو نوتي أو آخر ساو كان لو تكلموا خلي بطاري وزبيد المخلي أنتم فين دبي نود دبي رعاف دبي أشوف بيز أغلب بالشبه روزانة تشتغل حسب مكان بدري بوري يوسف هذا برميل بتاعير هذا ما بتاعير كم بوني بير أنا بس يبغى تكمل على الميدان بوني بس هذا بوصل لو تقوم إذا قال إلى غاز مولود مبارك ما في بدين يوسيها مو الثانية. راست. إذا ما نسوي كذا يصير ما يصير. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوارقورنەوە لەگەڵمان هەموو کاکدارا وەردەگرم لە عەربەت کاکدارا گیان سڵاوی خوارد لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله. براي باكم سڵاوی خوای گەورە لە سەر ئەهلی بەهاشتەوە خوای گەورە فەرمێ سەلامیان لەسەرە. من حەزەکەم شتێک بڵێم حەقە خەڵک بێت لە خۆی کاتەوە. باکی من ئێستا من تۆ بم بۆ کرێکاری یا تۆ من ئەبێ بۆ کرێکاری. تۆ ئەبێت 12 سەعات ئیشکەی ئەنجا حەقی خۆ وەرەگری. ئەگەر 9 سەعات ئیشکەی حەقی خۆ وەرناگری. ئەم قسە لێراتە پێیانە. بەڵێ. تەواوە یان نە بەس ئەوم پێ بڵێ. تەواوە ڕاست. تەواوە. خەڵک دڵی لە من نێشی شتێکی لەسەر ئەرکی واقع باوردەکاری کا خەڵک. خوای گەورە بە دەقیق مسقالە زەڕە خێر و شەڕ ئاگادار حسابی بووەکە. خوای گەورە باسی بەرپرسی گەورە بکات کردوێتی وەکو فێرعەون و هامان و سەمود و عاد و ئەسحاب السەبت ئەسحاب الئەیکەدا هەر یەک بە زۆرێک بە تەعزیبی ڕۆی بەڵام ئەمڕۆ سۆم و نەوەوی و کارەبا و لێزەر و حساری اقتصادی و چەندەها شتی تر هەیە خۆی بەشەرەکە لە ناو خۆیە پێویست بە غەزەبی خوای گەورە ناکات غەزەبی کێشمان هەیە وشکە ساڵیەت ناویان ناوە وەڵا شینکە پیس بۆ وەڵا کارگە هەیە و ئەمانە کاکە کارگەی هەموو دنیا کۆکەیتەوە بەقەر وڵاتێکی پسکۆلەی وەکۆم هەرێمە نابێت گوێ ناگرێ زەوی زۆر گەورەیە تۆ کە زەوی خەڵق بووە خوای گەورە توی لەمە خەڵق کردووە ئاگال لە منە بەشەر ڕۆژ خەڵقی کردووە بۆ بەشەر ڕۆژ خۆ بەکون پێکون ئەتوانەیە بەڵام بۆیە بەشەر ڕۆژ خەڵقی کردووە و ئێمەی لێ خەڵق کردوین
لەگەڵ ئاوتێکەڵ بووە بە حەزرەتی ئادەم مشنەکەی لێ دەرهێناوە کە ناوی نییە ناوی حەزرەتی ئادەم ئەم هەموونەوەی هەیە لە پیا و لە ژن ئەزیزەکەی من بۆە بەشە ڕۆژ خەڵکی ئەم بەشەرە ئەبێ سەبری بێت جا ئینسان ئەگەر غەدرێکی لێکرا دەدەقە دانیشێبی لە خۆی کاتەوە بزانێ غەدری لێکراوە یانە سەبری بێ دەدەقە جا ئەو دەدەقەی من لێرە حەزەکەم باسی ئەو معاشەکەم لە هەفتەیەکا دوو ڕۆژ دەوام نییە جومعە و شەممە وانە وایە بەڵێ کاکدارە ئاگا لە منە برای باوکە بەڵێ کاکدارە گوێبیستی تۆم بڵێ لە هەفتەیەکە جومعە و شەممە دەوام نییە لە مانگەکە 8 ڕۆژەکە لە ساڵەکە 3 مانگ و 6 ڕۆژەکانەوە 6 ڕۆژ تۆ 6 ڕۆژ دەوام نەکەی ئەویش لە 30 ڕۆژەکە 5 ڕۆژی تاخیرەکە ئەوی تریان 10 ڕۆژی بەڵام ئەمە بە یاسا دانراوە کاکدارە کە فەرمانبەر بۆی هەیە لە هەموو وڵاتێکەوە هەیە بوونە ڕۆژی جومعەوە ڕۆژی شەممە ئەتوانێت داوام نەکە ئەمە بە یاسا ڕێکخراوە لە کاتێکدا تۆ ئەزان مەبەستەکە دەوەیە کە فەرمانبەران لەوانەیە داوامەکان یاوەکو پێویست نەکەن بوونە کە پێویستە کاتژمێر 3 تاوە بێ زۆر جار فەرمانبەر کاتژمێر 1 تاو دەڕاتەوە و کارەکەی ناکەوە ئەبزان مەبەستەکە ئەمەیە گۆرە بێزگەرە جومعە و شەممەش دەوام نیە بەڵام باش شتێکی ڕوونی کەینەوە بەڵام ئەوانیش فەرمانبەریش ناچارەکە موچەکەی دوا دەکەوێت موچەکەی بڕێ ئەویش ناچارەکە بۆ شازە داوامی خۆی بکات تۆ موچەکە دوا بکەوێت ینی چۆنە بێت بە قانونی بە ڕێکوپێکی داوامی بۆ بکەین شتێکی با ڕوونی کەینەوە ئەڵێم ئەوەی لەسەر ئەرتی واقع دەوامەکە ئەوە قەیناکە بێرێ بەڵام هەیە لەبەر خزم خزمێنە تەقاوت بووە لەبەر خزم خزمێنە تاعین بووە ئەوە معاشیشینەی تێ قسە ناکە نەقەی لە خۆی بڕیوە بەڵام ئەوی کە داوامەکە بەیانیە ڕوا هیلاکە داماوە ئەوە قەیچێکە باشاکرێتەوە بەڵام ملیۆنێک و قسوور معاش خۆر هەیە کاکە گیان بەڵێ نەوت گەشتوەتە ئەوەنە ئەی ئەوانش نایان چیەکەی کاکە خۆ ئەچی سوار سەریانەبی خەڵکەکە وردەکاری بکە بۆ ژیانێک من هیچ ناڵم باسی قورئان و ئەنجیل و تەورات و زەبور ناکەم وەکو مرۆڤ بژین هەمومان دەمێ کێشەی ئاوە دەمێ کێشەی کارەبا دەمێ وشکە ساڵیە کورە نازان ئەمە خۆڵبارینە دەی لە پڕاستێرەکەیدا عەشاوادێ خۆ حازرکە ئێستا ئەم لافیتە و مەسیرەی لە جنوب لە بەخار ڕووەیە سێرەکەی تۆ دڵە لەسەر تەبە کاکە میلەتە هەر ڕاکە لەوە تێ دروست بووە دەی من قسەم پێ نەما و خوافی زۆر سپاس بۆ کاکدەرا لە ئەربەتەوە خوافی زبیان کاک ئاسۆ لە سلێمانی وەردەگرین کاک ئاسۆ گیانسڵای خوا لەبێ وای خوای گەورە لە جەناب و منتەنی جەنابتان و تەلەڤیزۆنەکەتانم بێناتان ئینشەڵڵا وعەلەیکە سەلام کاک ئاسۆ گیان سەر چاومان یا ڕەبی سەرکەوتوون برای من چاوی ماتەکەم بێرەوە بەڵام حاجی گیان من پێم وا بێ تاوان خۆمان خەڵک تاوانبارە من موچە خۆرم خۆشمان تاوانبارین تا ڕادەیەکی زۆر خۆشمان تاوانبارین لەوەی کە بێدەنگین بەڵام ئەکسەریەت من بەڕای من ڕێی خۆمەڵێ من ئەڵێم ڕەنگە بڵێم پەرلەمانتارەکان حیزبەکان بە نمونە حیزبێکی وەک زودنەوەی قورئان تاوانبار لەبەرەوەی ئیستا چەند شتێکە یعنی ئێستا کاکدانا ئەوایە قسەی لەسەر ڕێگای کەلار دەربەنی خان سلێمانی کردایە بە هاتایەکەدان قسەیەکی کردایە ئەمە بزوتنەوەیەکی ئۆپۆزیسیۆن بوو بۆ خەڵک خۆپشاندانی کرد بۆ خۆشگوزەرانی و موچە و چیوچی یعنی خەڵک ئەوانەی هەڵبژات دەنگی پێیاندا خاتی چۆستان خان وەزیری کارە با بڵێن پرە چۆستان یعنی تا ئیستا بینیوکە قسەیە بکا لەسەرم جیراوانەی بادینان بچێ بڵێ یعنی بەڕوونی بڵێ کاکەمە چییە چیتان کردووە دەستان لە کارە چێشمەوە یعنی معقولتی ئەو وەزیری کارە قسەیەک ناکات ئۆپۆزیسیۆنیشە کاک ڕەحیم ڕێگە بەشێکی زۆر لەو زیندانیان کاک ئاسۆتم تۆ بڵێ ڕێگە بدەن ئەو زۆنەی ئەو لە هەر ئەو وەزیرە بچێتە بەشێک لەو زیندانیانەی ئەوێ حاجی جان خوا شایدە باتی نەبێ خوا شایدە عیبێ لەو حکومەتە بۆ بوانەوەمە بەس بۆ پلەوپایە و پۆز لەم حکومەتیانەمانە بۆیە واشیان بەسەرها بۆیە خەڵک دەنگی پیان نەیە ئیستا ینی معقولەتی تیانێ من ئیستا من پێم خۆشە پەرلەمانتارەکانی کۆمەڵی و مانگانە هەر مانگانە وەکو چۆنەڵی کۆنگرێکی ڕۆژنامەوانی ببەستن لەسەر هەر حەدەسێک قسەی باڕوونکردنەوەی بەن ئەگەر دەسەڵاتیان نیە ئەگەر هیچیان بۆ ناکرێت باش پێ بڵێن قەیسێک یعنی ئەم موچەیە نادا ڕاوچەبێژی فراکسیۆنی کۆمەڵ بێ قسەیە بکا لەسەرە مۆتا کە دەست با دەسەڵاتچینێ بەڵام قسەی خۆی هەر بڵێت کامێرەی داناوە کابرا
ئیجازە یعنی ئەمانە چیە باگرانیان لەسەر خەڵکی بکەن ئەمە چییە کە دەسەڵاتان هەیە وەڵای عیبێ زۆر نیتەوە ئەگەر دەسەڵاتان نییە وەڵای دایکیان قسەیان کرد وەڵای هەر عیبێ سەبارەت بە پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری چکەوەندەی من زیکترم یان ئاگاداریانم ئاگاداری شوکاریانم ڕابکارێکێکیان بە خەمی هاوڵاتیانەوە بۆنمەوە ئەندام پەرلەمانێکیان کاک عومەر گوڵپیە سکاڵای یاسایی تۆمار کردووە لەسەر نەبوونی پارە لە بانقەکاندا کاک عەبدولستار لە لایەکی دیکەوە خەمی پارەی گرمی جوتیاریانەتی لەگەڵ وەزیری بازرگانیدا و وەزیری کشتتوکاڵی بەغدادا کۆبووەتەوە دەوێت ئەو کێشەیە چارەسەر کات جا مەبەستم ئەوەیە لەگەڵ ئەوەی کە کێشەگرفتی دیکەژەن بەشێکی زۆری هەوڵاتانی بەدەم چەندین کێشەگرفتی دیکەوە دەناڵێن کە بەشێکی زۆریان هەر پەیوەندی بە بودجە و بوونی پارەوە هەیە کە پێویستە پێشکەش و خزمەتی هاوڵاتیانی ئەم هەرێمەی بکرێت بەڵێ کاگاس حاجیان بەخوانی کۆڵی لەوە ناکرێت ئەوەی ویژدانی هەبێگەر ئیمانیشی نەبێت بەس ویژدانی هەبێت دایکی پێتم وتووە والله حەق ببینێ چاوی حەق ببینێ باسی پەرلەمانتارەکانی کۆمەڵ ناکات بڵێ وان لەبەرەوەی ئەوی پێیان کراوە کردویانە قسەیان کردووە هەڵوێستیان هەبووە دەرکراون لەسەر هەڵوێستی جوامێرانەیان ئەمانەوە ناشازرێتێتر خەڵک دینی نییە بۆ ئەمزانی نییەوە بێترمانای وازی لەبێنەوە نیسانی نییە بەڵام تۆ ئێستا من بەسەکەم دەچیە من پێم خۆشە چۆنەوە هەڵوێستیانە بۆ کات عومەر هەر پەرلەمانتارێتر کاگاستار دادە کاندی هەر کامێکیان بێ قەیچێتە ئێستا موچە بە ئەوای 25 مانگرایە کاکە کامێرەیە لە سنووری سلێمانیە کاکە جان کابرای ئیجازە دێنێ بۆ من سیستەمە چۆن هەموو باگرانێتەوە پێم خۆش نییە یعنی تەبێژی فراکسیۆنەکە بڵێ پارلەمانی کوردستان حکومەتیارێنی کوردستان ئەم چیان بە باگرانێن لەسەر هەموو شتێک لەگەر تەنها کەناڵەتی خۆتان پەخشی بکە بە کەمی مەزانن گەر بەس پێیان پەخشی کرد بە کەمی مەزان با هیچ کەس کەناڵەتر نییە دەبێت یعنی هەر با کەناڵەتی بەڵام لە سەر هەموو شتێک وردبینی خۆی بکە و ڕای خۆی بڵێ یعنی بەپەنەنە پێم خۆش نییە سورعەت لە بریاردان بەڵام تۆ دێ کامێرایەکە دێناوە لە چەمچەماڵەوە بۆ سلێمانی لە کەلارەوە بۆ سلێمانی لە ڕانیەوە بۆ سلێمانی بەم جادە خۆشەی ڕانیە بەم جادە خۆشەی کەلار بەم جادە خۆشەی ماری کاتەدا ماوەگە کردێتی بە دووسای کردی کاتی خۆی بەڵام خۆی سار تاپێ زۆر باشە ئەمە کامێرەی بۆ منیانی کات کاگاسۆگیانمە دەفەتیش بین بە کاک ڕەحیم لە سلێمانی و زۆر سپاس بۆ کاگاسۆ لە سلێمانیەوە کاک ڕەحیمیش لە سلێمانی وەردەگرین کاک ڕەحیم گیان سڵاوی خوات لێبێ کاک ڕەحیم کاک ڕەحیم گوێبیستی دەنگی ئەمەی بڵێ ئەنجامە داخەوە پەیوەندەکەی کاک ڕەحیمیش پچڕا ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ